بەڵام کاتتان باش ئێمە ئێستا لا پۆلیسی قەزای پێشدەرین لە قەڵازێەوە لەگەڵتانم دیارە سێمان هەڵشۆی ئەم هاوڵاتی کە لە ماوەی ڕابردوودا بە تۆمەتی مامەڵەی بە بڵینە بە مادەی 456 لە یاسای سزادانی عراقی بە تۆمەتی فێڵکردن لە خەڵک لەسەر سکاڵای چەند هاوڵاتیەک دەستگیر کرا دوای زانیاری لەسەر دۆسەکەی پەیوەندیمان کرد بە شۆڕش ئیسماعیل و تەبێژی پۆلیسی ڕاپەڕینەوە پێڕاگەاندین کە تاوکو ئەم کاتەی ئێستا قسەی تێدا دەکەین 1200 کەس ناوی خۆی نووسیوە بۆ ئەوەی کە سکاڵا لەسەر سێما هەڵشۆی تۆمارکراوە تاوەکو ئێستا 400 کەس وتەی لە بەردەمدا دووەرلێ وەرگیراوە و ئاماژە بۆ ئەوە کراوە کە بە شێوەیەکی بڵێن جۆرێک لە جۆرەکان فێڵی لێکردوون و لە سەرەتای دۆسێکەوە تاوەکو ئەم کاتە 59 کەس لەسەر دۆسی سێمان هەڵشۆی دەستگیر کراوە و 30 کەسیان بە کەفالەت ئازاد کراون دیارە ئەم 30 کەسەی کە ئازاد کراون بە کەفالەت ئازاد کراون و دوایەوەی کە دادوەربینیونی لێوپۆڵینەوەی لەگەڵدا کردوون دەرکەوتووە کە ئەمان با بڵین بە کەفالەت دەتوانرێ ئازاد بکرێن و چەند ڕۆژێک پێش ئێستا دوایەوەی کە 6 کەس مابوونەوانی کە فرمانی دەستگیرکردنیا بۆ دەرچوو دەستگیر نەکرابوون لە یەکێک لە گوندەکانی سنووری قەزای پێشدەر پۆلیس بە شەو چوو بۆ ئەو شوێنە و دوایەوەی کە ڕوبەڕووبوونەوە ڕوویدا لە بینی ئەم کەسانە و پۆلیس لە ئێستادا کە ژمارەیان 6 کەسە سەرجەمیان لەلایەن هێزەکانی پۆلیسی ڕاپەڕینەوە دەستگیر کراون و لە ئێستادا لێکۆڵینەوە بە پێی مادەی 456 لە 29 کەس دەکرێت کە لەگەڵ سەمان هەڵشۆیی مامەڵەیان کردووە و 400 کەس کاڵای تۆمار کردووە و ئەوەی کە بە ئێمە گوتراوەیە کە تاوەکو ئێستا نازانرێت بە دیاریکراوی ئەو پارانەی کە وەری گرتووە لەکوێدا خەرجی کردووە بەڵام ئەوەی کە هەیە ئەوەیە سەمان هەڵشۆیی بەتەنها نەبووە و چەند کەسێکی تریشی لەگەڵدایە و ئەمانیش لەگەڵ سێمان هەڵشۆی لە دادگا ڕوبەڕوویە کراونەوە بۆ ئەوەی کە چارەنووسی هەموو ئەو پارانە دیاری بکرێت کە لە خەڵکیان وەرگرتووە بەڵام بە شێوێکی گشتی تا ئێستا نازانرێت ئەو پارانە نەبڕەکەیان بە دیاریکراوی چەندە و نە بەچی سەرف کراون. بەڵێ